کچە شێوەکارێک لە شاری سلێمانی بە شێوازی ئارتلاین تابلۆکانی دەنەخشێنێت. ئەم شێوازەش لە هەرێمی کوردستان نوێیە و کەمتر بەکارهاتووە. پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی گرافیک بۆ ئەوی لە هونەرەکەمدا نەبڕم لە ماڵەوە لە دوای پەیمانگا دەستم کردو بە کارکردن. کارەکانم پێکاتوە لە لاین ئارت، گرافیک و ئەبستراک ئارت. زیاتر کارەکان بەپێی داواکاریە، بەپێی داواکاری ئیش بۆ خەڵکەکەم. ئیتر ئیشەکان بەپێی تەڵەب داوایەکەن خەڵک، یان ئەڵێ خۆت شتێکمان بۆ هەڵبژێرە یان خۆم شتێکیان بۆ هەڵبژێرم. ئیشەکان بە قیاساتە، هەیە بە پارچە پارچە ئەوێ، هەیە بە یەک پارچەی گەورە ئەوێ. من بەپێی داخوازی ئەوان کارەکە یەکەم لە خوا بە زیابێ ئیشەکە زۆر باش ڕۆشتۆ تا ئێستا، هیچ شتێکی خراپم توش نەبووە. و لەگەڵ یا ئیشی دەستی ئەەکەم، چونکە ئیشە دەستیەکانم تێکەڵی هونەرەکەم کردوتەوە. لاین ئارت واتە هێڵ بەپێی مێشکی خۆت ئەو هێڵە ئەکێشی، چی لە ناو ناختایە ئەو هێڵەی بۆ دەرەبڕی. داواکاری لەسرە، بەڵام یعنی زۆر ئەوە نییە ئەم ساڵ جارێ ئین نەبوو نەچۆتە ناو خەڵکە، بەڵام زیاتر گەنجەکان حەزیان لێ و داوایەکەن. منش زۆرم حەز لێ ئەو ئیشە، چونکە لەگەڵ گرافیکەکەیە یەکەگرێتەوە و زۆر پێم جوانە ئەو ئیشە خۆم. پێشانگای تایبەتم نەکردێتەوە، بەڵام لە ئیڤێنتەکانە بەشداریەکەم بەپێی وەرزەکانیان لە بۆنەکانە ئیڤێنت دەکرێتەوە، من لەوانەیە بەشداریم کردو و تا ڕادەیەکی باشی زۆر باشە الحەمدوللا. هونەر زۆر شتە بەخشێ، ینی ئەوەی لە ناختایە دەری ئەبڕی بە هونەرەکەیان بە ئیشانەی کە یەکەم هەمووی بەوە دەرەبڕم. هونەر نەبووتە سەرچاوەیەکی سەرەکی، بەڵام یعنی تا ڕادەیەکیش باشە. هەنێشتی پڕکردۆتەوە بم زیاتر بۆ حەزی خۆم بۆ ئیشم کردو، بەڵام سەرچاوەیەکی مادیشی هەیە ئەوە باشە. هەنی ئەجا قسەی خەڵک وات لێکا، بەڵام ئەبێت و هەر بەقوتبی کۆڵنەی تا ئەگەیتە ئەو شتێکە خۆتە دەوێت. تابلۆ شتێکی وەکوتمان شتێکی سەرەکیە بۆ ماڵ، دیزاینێکی زۆر جوان ئایا بە ماڵەکەت. ینی بەڕای من هەر کەسێک ماڵی دانا پێشەوە تابلۆکەی بۆ دانێ، چونکە ئارامیە بەخشە بە مرۆڤ و شتێکی زۆر جوانە لە ماڵەکانمانە. ئادلاینەکان بۆ ژووری نووسن جوانە، بۆ سەر کۆنسڵ جوانە، لەو شوێنانەیە زۆر جوان داینەی لای قەنەفەوە جوانە، بۆ زاویەیەک ئەگەر گەورە بێت تا گەورە بێ ئیشەکە جوانترە.